وەڵا خۆشویستان لەگەڵتان بەردەوامین لە ڕۆژێکی نوێ هەمیشە ئەو بابەتانە شیکاری بۆ دەکەین کە پەیوەندیان بە ژیانی خەڵکەوە هەیە. قسەی خەڵک بۆ تۆ گرنگە، مەسەلەن توانج بێت یان بابەتێک بێت هۆکارێک بێ بۆی کە بیانەوێ لایانی دەرونی تۆ بخێنەوە. من قەت بۆ قسەی خەڵک ناژیمنەوەڵە ئەگەر بە تایبەت بۆ پێشکەشکار بۆ پێشکەشکار و بۆ کەسانی کە دەرەکەون ئەگەر بێت و تۆ بە قسەی خەڵک بژیت ئەوە دەمێک بۆ ئاوازت لە کارەکەت بێنێت، چونکە ڕەنگە تۆ کارێکی زۆر جوانەکەی شتێکی زۆر جوان پێشکەشەکەی بەڵام ئیتر لە سۆشیال میدیا بێ لە هەر شوێنێک بێ لە بری ئەوەی دەستخۆشیت لێ بکەن ڕەنگە کۆمەڵێک توانجت لێبن کاوا لە تۆ بکەن تۆ لە کارەکە دوورکەیتەوە، بەڵام ئەگەر تۆ لایانی دەرونیت بەهێز بێت ئەو قسانەی هیچ کاریگەری تێناکە. دەست بە چاوتەوە بگرە. ئێمە دەستم بە چاومەوە گرتووە، دەستم بە چاومەوە بەگوێمەوە گرتووە بۆی مەبەستەکەمەوەیە نابێت هەندێک قسەی خەڵکیش بە هەندوەر بگرین ڕەنگە و قسەی لە ڕوانگی دڵسۆزی شەو ئەوەی کە خۆم بەلامەوە باش نەبێ کاریگەری قسەی خەڵک لەسەرم نابێت. کەواتە ئەو ترسە چییە کە لە ناخی هەری چێکماندایە بۆ ئەوەی کە کاتێک خەڵک قسەیەکمان لەبارەوە دەکات ئێمە چۆن هەستی متمانە بەخۆبوون دروست بکەین لە ناخماندا، چۆن ستایلی لە بیرکردنی ئەمە تەبەن هینەکە بیردۆزەیەکە کە لەسەرم بابەتە خوێنمەوەڵێ ئینگلیزەکان دەڵێن بیردۆزەی لە بیرکردنی قسەی خەڵک، چۆن ئەم بیردۆزە لەنێو خۆماندا زاڵ بکەین تەنها ئەو قسانە نەبێت کە مەبەستیان دروستکردنی خودی خۆتە وەری بگریت و کاریان لەسەر بکەیت. ئەم تەوەرەمان تەوەرەکەمان کەمێک پەروەردەیی و دەرونیش ئاری زۆر کاتەر ئەگەر ڕەنگە زۆر کەسە بۆ قسەی خەڵک بژی بۆ نمونە ئەم پەرداخە لێرەوە باتە شوێنێکی تر ئەڵێ با خەڵک بڵێت جوانەوە کۆمەڵگای ئێمە چەند بۆ قسەی خەڵکەژی و بە شێوازێکی زانستی دەروونشیکاریەکەین بۆ چەندی متمانە بەخۆبوون، چەند متمانەمان بە خۆمانە، چەند بڕامان بۆ شتەیە کە خۆمانیکەین، چەند بڕامان بۆیە کە چاولێکەری نەبێت لەو بابەتی کە ئایکەین یان بەهۆی قسەی خەڵکەوە شتێک نەکەین. ئەم تەوەرە گفتوگۆ دەکەین بە میوانداری خاتو کوردستان ڕەسوول کە بەڕێزیان پەروەردەکاری خودن ڕاستەخۆ لە هەولێرەوە لە سەودەکانمان لەگەڵمان دەدبن. خاتو کوردستان سڵاو لەبێم کاتت باش بێ خاتو کوردستان زۆر قسەمان لەسەر قسەی خەڵک کرد، قسەی خەڵک قسەی خەڵک قسەی خەڵکە ها سێ چوار جارێ لێمەوە قسەی خەڵک ئەوەندە کاریگەری لەسەر دەروونمان دروست کردووە یاخود نا ئێمە تاکێکی چۆنین لەم نێوەندەیە. ئەم کاتتان باش سڵاوتان لێبێ زۆر زۆر سپاس. قسەی خەڵک کاریگەری لەسەر دەرونی خەڵک دروست کردووە، لەسەر ژیانی خەڵک دروست کردووە، ئەوە پرسیاری بەڕێستا بەڵێ قسەی خەڵک کاریگەری لە ڕابردوو دەورێکی زۆر 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 گەورەی هەبووە لەسەر ژیانی ئێمە، لە سەرەتای ژیانی ئێمە لە دروستبوونی منداڵیمان و گەشتەکردنمان و پێشم وایە کە ئینسان لە منداڵی چی بۆ چێنرا بە چ جۆرێک پەروەردەکرا بە چ جۆرێک قەنەعەتی بۆ دروست بوو تێگەیش کە بابەتەکان دەبێت چۆن بێن کاتێک گەورە دەبێت هەر ئەوە تەواو دەکا و هەر ئەوە پیادە دەکا و هەر ئەو نەقستانیانە دەکاتەوە کە لە منداڵی پێیان وتووە تۆ نەقستانی و پێیان وتوە تۆ ئەو شتە نازانی وە کە گەورەش دەبێت هەر بە دوای پڕکردنەوەی ئەو شتانەوەیە. غەڵەتی گەورە لێرەدا ئەوەیە کە ئەو منداڵە لە منداڵیدا فێری ئەوە دەکرێت کە پێی بگوترێت تۆ نەقستانی و تۆ غەڵەتی گیانی پێمان وایە بەو جۆرە پەروەردە دەکرێت بەو جۆرە ئامۆژگاری دەکرێت بەو جۆرە خۆی ڕاز دەکاتەوە ئینسانەکە. دەکاتێکدا ئەوە لە بابەتی پەروەردەیی و پێگەاندنی کەسی بەرامبەردا مشکلەیەکی زۆر گەورەمان بۆ دروست دەکات، چونکە ئێمە دوو جۆر کەسایەتیمان هەیە، کەسایەتێکمان هەیە کە لە ڕێگەی هاندان و پێدا هەڵوتن و احتیمام پێدان و پیشاندانی شتە باشەکانی پەروەردە دەکرێت، کەسایەتێکیشمان هەیە لە ڕێگەی تێبینی پێدان نەگڕەخ نەگرتن. ئەزیزان جاو هاندانە لە کۆمەلگای ئێمە خاتو کوردستان کەمینێ یان زۆرینێ ئایا ئەو قسانی کە ئێمە دەیکەین لە پێناو هاندان و باشترکردنی دۆخی کەسێکی تر دەیکەین یان توانجە؟ نەخێر ئەوەی یەکەم یان زۆر کەمە بەداخەوە هاندان، ئەوەی دووەمیان کە ڕەخنەگرتن و شکاندنەوەیە زۆر زۆرە لە کۆمەلگای ئێمە. ئەوەش لەبەرەوەیە کە ئینسانەکە لە کاتێکدا هۆی تەبعاان پەیوەندی بەوە هەیە کە باوکو دایکەکە یان مامۆستا و دەوروبەرەکە ئەوانەی کە دەیانێ ئەو قوتابیە چاکەن لە ڕێگەی کاتێک ڕەخنەی لێ دەگرن ئینسانەکە تووشی داڕمانێک دەبێت، بێدەنگبوونێک دەبێت، ئینسانەکە بیر دەکاتەوە، ئینسانەکە وزەی پێنامێنی، ئینێرجی پێنامێنی، تاقی پێنامێنی، کەسی بەرامبەری ژوا دەزانێت ئەوە تەسیری لە ئەو کردو. بەفعلی قسەکانی
تەسیری هەبووە لەسەری بەڵام نەک بۆ چاکبوونەوە بۆ وێرانکردنی بۆی وێرانی بکەی ئینسانەکە ئاوا گوێی گرتووە و بێتاقەت بووە و بێدەنگ بووە و هەستی ڕاگرتووە و سەیری ئەوەی دەکا کە ئەو چەند وێرانە نەدەبوو ئاوا بێ ئەووا لە خەیاڵەکانی خۆی بێدەکاتەوە تەڕەفی بەرامبەرش کە دەستی بە ئامۆژگاریکردن و ڕەخنە و توانج و تێبینی ورد و بێزارکەری کە لەسەر کەسایەتی دەکەوێت دڵێ ئەها چەند تەسیرم تێکرد ئەها دوای قسەکانی من چاک بوو ئەها دوای قسەکانی من بە ئەدەب بوو عاقڵ بوو بەس ئینسانەکە دوای قسەکانی ئینسانەکەی دیکە شکایەوە تێک و پێک شکا وێران بوو و لەبەر ئەوە تااقەتی هیچ جوڵە و ئینەرجێکی نەما لە پێشتر ئومێدەکە بوو بۆی ئەو ئینسانە لە ئەنجامانی فێرە شت بێت بەڵام لە ئێستادا مەجای ئەومان نێژ هەڵە بکە ڕێگەمان لێگر هەڵە بکە یەکسەر سڕمان کردوە لە قاڵبێکدامان ڕشت بۆچی ئەمە زۆر هەڵەیە بەو ڕێگایە لەبەرەوەی ڕێگایەکی ناتەندروستە هەمان ئەو شتە دەکرێت ئینسان کەسێک لەگەڵ کەسێکی بکە بە شێوازێکی تەندروست بۆ نمونە من بە بەرامبەر دەڵێم تۆ هەموو ئەو شتە جوانانت هەیە بەڵام ئەگەر دەست و خەتت خۆشتر کەی جوانتر دەتوانی بنووسی ئەگەر تو خۆت فێری کۆمپیوتەر کەی کارەکانت باشتر ڕادەپەڕێنێ ئەگەر ئەتو لە لە قوتابخانە باش سعی بکەی لە دوای ئەوە نمرەیەکی بەرز بەدەستێنی و دەبی بە شتێکی زۆر باش بۆ ژیانی خۆت سەرکەوتوو دەبی فێرە زانست دەبی ئەگەر ئەتۆ بەو ئوسلوبە ڕێزە قسە بەو ناشرینە قسە بکەی خەڵکێکی زۆرت لە دەست دەسێ بەڵام ئەگەر بەم ئوسلوبە قسە بکەی خەڵکێکی زۆر دەبێتە هاوڕێ و برادەری تۆ ئەگەر جنێ و قسەی ناشرین بڵێ ئیتر خەڵکی بەرزتەوە نامێنێت و ڕقیان لێ دەبێتەوە ئەوانش پێت دەڵێنەوە کاتە تو ئازار دەخۆی بەس ئەگەر نەیڵێ خەڵکێکی زۆر خۆشی دەوێت کاروبارەکان ڕادەپەرێ تووشی مشکلە نابی عزێتت توش نابی ئاوا ئەمە پێی دەوترێ پەروەردە سازی و ئیرشادات و ئامۆژگاریکردن ئەم بەشێکی ئێمە دەیکەین ئەتۆ هیچ لە دەرناچێت تۆ ئینسانێکی خراپی تۆ دەبیە بەڵا بەسەر ئێمەوە تۆ ئازاری ئێمە دەدەیت تۆ قەت تێناگەی تۆ قەت فێر نابی ئەتۆ لە ژیاندا بەس بەڵای بۆ ئێمە ئەو عقلەیە تۆ هەتە هیچ بە کەڵک نایە تۆ کەسێکی دواکەوتوی ئەم جۆرە ئیرشاداتە سەقەت و فەقەتانە ئینسانێکی دەروون ڕووخا و تێکشکا و نەبوونی پەروەردە سازیکی دەرونی باش بۆمان دروست دەکات مرۆڤێکی نەخۆشمان بۆ دروست دەکات ئەم مرۆڤە نەخۆشە ڕێ لە هەمومان دەگرێت باشە کەواتە خات و کوردستان ئەو کەسانەی کە متمانەیان بە بەهرەکانی خۆیانە باوەڕیان بە توانە و لێهاتوەکانی خۆیانە ئەبینی لەناو کۆمەلگای ئەگەرچی جێدەستیشیان دیار بێ بەڵام لەبەر قسەی خەڵک ڕەنگە زۆر کات خۆیان لەگەڵ بارودۆخەکانە بگونجێنێت اینجا پرسیارەکەی من ئەوەیە ئایا ئەگەر کەسێک هێندە بە توانە بێت هێندە لێهاتوو بێت لەبەر خاتی قسەی خەڵک خۆی بگونجێنێ لەگەڵ ئەو بارودۆخانەیە بەڕێزت توانە و لێهاتووی کەمتر نابێتەوە زەرەر و زیان بە خودی خۆی نایەت ئەم کەسە بڵێ دەزانی چۆنا ئێمە لە کۆمەلگایەک دەژین کۆمەلگایەکە عرف زۆر بەسەری دازاڵە هەر ڕۆژێکیش مۆدلێک دروست دەبێ و ئەمن ئەو مۆدلی کە دروست دەبێ دوای ئەوەی کەماوەیەک مۆدلە دوای دەبێت بە عرفێکیش یعنی ئینسانەکە لەژانی خۆی دەکا بە عرفێک ئەمن پێم وابێ ئینسان دەبێت ئاگای لەوەی بێ چ شتێک دەبێتە مۆدل و دوایش دەبێت بە عرف و تەندروستە و چ شتێکیش دەبێتە مۆدل و دوای دەبێت بە عرف و ناتەندروستە ئینسان دەبێت زۆر ژیر بێ واتە مرۆڤ نابێ نەخوێنێتەوە واتە نابێ وشیار نەبێ دەبێت ئەوانەی هەموو هەبێ وشیار بێ بخوێنێتەوە فێری شت بێ بۆی بتوانێت ئەم عرفەی ئەم مۆدلی دەبێتە عرف و ڕاستە و ئەو مۆدلی کە دەبێتە کە مۆدل و دەبێتە عرف و ناڕاستە لێکیان زیاکاتەوە دەتوانم ئەو شتانەی کە دەبنا کە نە مۆدل دەبنە عرفی ڕاست مشکلەم نییە لەیلانە دەم بەڵام ئەو شتەی کە دەبێتە مۆدل و دەبێتە عرفێکی ناڕاست هەرگیز بە قسەی نەکەم زامن ئەوە شیکەمەوە چۆنچۆنیە کاتێک خەونێک هەیە و کۆمەلگا قبوڵی نییە مشکلەیەک نییە کۆمەلگاکە لەسەر ئەساسی ئازنزمی قبوڵی نییە نەک لەسەر ئەساسی ئەوەی کەشتەکە بۆ ئەم کۆمەلگای ناشێ نابێ ناگونجێ ئەمانە قسەن ئەمانە قسەی گەورن یاخود مەسەرەن کۆمەڵێک هیوایەت و ئامانجم هەیە کۆمەڵێک کاروبارم هەیە کۆمەڵێک مەهارەم هەیە کۆمەڵێک بڕیارم هەیە لە ژیاندا دەبێ بیدەم کە بۆ من زەرورن ئەم پێویست ناکە من بگەڕێمەوە بۆ کۆمەلگا و بگەڕێمەوە بۆ دەوروبەر و ئەگەر کاتێک کۆمەلگاژ ڕەخنە دەگرن من بە بڕوای ئینسان هەموو ڕەخنەیەک گوێ لێ بگرێ بۆ ئەوەی کاتێک گوێ لەو ڕەخنەیە دەبێت کە غەڵەتە فێر بێ کە گوێ لەو ڕەخنەیە نەگرێتەوە جارێکی تر کە غەڵەتە و ئەو ڕەخنەیەشی کە ڕاستە ڕەنگە ڕەخنەیەکی ڕاست هەبێ من تێبینێکی بە تێبینێکی باشی وەربگرم و
بیخەمە ناو ژیانی خۆمەوە نەک بە یەکزاری هەموو شتێک ڕەفسکەم چونکە شت هەیە ڕاستە بەڵام ئینسانەکە بە دروستی نایڵێ بە جوانی نایڵێ بە ئەتەکێت نایڵێ بە سەقافەتەوە نایڵێ بە نەرمونیانیەوە نایڵێ بەڵام ڕاستە وەشتیش هەیە هەڵەیە و ئینسانەکە بە نەرمونیانیش دێڵێ بەڵام تۆ دەبێ وەری نەگری و بە باشیش دێڵێ دەبێ وریابی بزانی ئەو شتێک کە لەو کۆمەلگایدا دەڕێژرێ چی ڕاستە و چی غەڵەتە بۆیە توانج و تعلیق و تدەخولکردن و ڕێگریکردن و هەی لە ئاخری هەر یەک لەو بابەتانێک کە لە کۆمەلگای ئەمە زۆر کاری لەسەر دەکرێت و تعلیق دەدرێ ئەوە نابێ ئەمن والێ بکە پاڵەپەستۆ دروستکەم بڵێ پاڵەپەستۆ دروستکەم بۆی ئەو کارە بکەم ئیلا لە ڕقی کۆمەلگا یان دەروونم وابێ لە ڕقی خەڵک شتکەم لەبەر قسەی لێرە باسی کۆمەڵێک بوو بەرە خات و کوردستان کە پێشم بڕیت باسی کۆمەڵێک بنەما بکەین پێڵەن بنەمای مامەڵەکردن لەگەڵ ئەو کەسانی کە بەردەوام قسە و قسەڵۆک دروستەکان یان بەردەوام دەیانێت مامەڵەیەکی نەشیا و ناتەندروستت لەگەڵ بکەن ینی خوا مرۆڤەکانی میشە بە جیاوازی دروست کردووە و هەستی ئیرەی و کۆمەڵێک بابەتی تر هەیە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر جیاوازە ئێمە چەند بزانین یان سەر و سەودامان لەگەڵ ئەو جۆرە بنەمایانە هەبێ ئەوەی کە باست گرۆشیاری گرنگە بەڵام بنەماکانیش چەند گرنگن کە ئێمە بتوانین ئەو جیاکاریە بکەین لە نێوان قسە و قسەڵۆکی خەڵکدا. بەڵێ دەستەکان خۆش بێت طبعاً ئێمە کۆخوای گەورە ئێمە وا دروست نەکردووە کە قسەی ناشیرین بکەین قسەی ڕق بکەین تعلیق باوین ئەزێتی خەڵک دەین خوا بە پێغەمبەرەکەی خۆی دەفەرمەیە ئەگەر من تۆم نەرم نەکردبایە لەگەڵ خەڵکەکەت هیچ پێڕە و شوێن کەوتویەکت نەدەبوو یعنی خوددا پێغەمبەرەکەی نەرم کردووە بۆ ئەوەی پێڕەوانێکی باشی هەبێ و خەڵک لە دەوری بێ ئێمە بە فیترەت حەزمان لە نەرمونیانیە بە فیترەت حەزمان لە خۆشەویستیە حەزمان لە پێکەوە ژیانە ئەگە سەیری فیترەتمانکەی چکە ئێمە بە فیترەتێکی دروست پەروەردە ینی دروست کراوی بەس کاتێک ئینسانەکە دێتە دنیا و فیترەتی تێک دەدرێ و تەسەڕوفاتی تێک دەدرێ و هەڵسکەوت و قسەکردنی هەموو تێک دەدرێ دەبێتە مرۆڤێکی کەوا ئێمە ئاوا بەدەستیەوە بناڵێنین بین دانیشتنی بۆ بکەین و بەرنامەی تەلەڤیزیۆنی بۆ ڕێخین کە بڵێن چی بکەین لەگەڵ ئەم کۆمەلگایەدا جا ئێستا ئێمە بەشێکی زۆری کە نازانێ خەڵک نازانێ قسە بکە و تدەخول دەکا و کێشە دروست دەکا و ئەوە دەکا ئەمە خۆی فێری کۆمەڵێک سیفەتی ناشرین کردووە زۆر ناشرین و قێزەون کردو دەبێ ئاگاداری ئەو شتە بێ دەبێ ئەم شتە چاکاتەوە ئەمە لەبەر دووسێ کەس پێ دەکەن لەبەرەوەی کە خۆی نازانێ قسە بکە بڕیاری داوە هجووم کە و لەبەرەوەی فێر نەکراوە کە بەرامبەر کێ و خۆی کێ و ڕێزگرتن چێ و ئەخلاق چێ و هەڵسکەوتیا ئەمانە نازانێ دێتە سەر ئەم شتە ناشیرنانە و دەبێتە مرۆڤێکی ئاوا و لەبەر ئەوەشی کۆمەلگا بە زۆری مەسەرەن دەبینی زۆربەی زۆری خەڵک ئاوای لێدێ لەبەرەوەی ئێمە قودوەکان کەمن ئەوانەی کە لە ئاستی نزمن زۆرن بۆیە قودوەکان کەم دیار دەبن بۆی تەڵەبەکان خەڵکەکان مرۆڤەکان لیان فێر بن ئەو بنەمایانەچین بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو کەسانە خاڵی یەکەم ئەوەیە ئەوانە ئەو کەسانە نینە کە تۆ مۆزوعەکانی خۆتیان لێرا بکەیتەوە ئەوانە ئەو کەسانە نین کە هاوڕێت بن نزیکت بن هاودەمت بن هاوخەمت بن هاوپیشت بن هاوژیانت بن هاوبەشی ژیانت بن تا دەکرێت ئەگەر لە ناو کارەکەشم بێ دەکرێت لە بوعد و لە بیرکردنەوەی من و لە منتەڵق و لە ناو ئاستی بیرکردەوەی من نەبێت کە من حساب بۆ ئەو کەسە بکەم کە ئەو کەسا قسەکانی ئازارم دەدا یعنی با من لە ناو ئەو جۆرە کەسانەش بم ئەوانە ناکەم بە ئازار لە ژیانی مامەڵەکردن لەگەڵ یان مامەڵەیەکی باشە کاتە خات و کوردستان بەڕێستان باسێکیەوەمان بۆ بکە ئێمە چۆن بتوانین زاڵبین بەسەر قسە و ئەو قسە و قسەڵۆکانەیە کە خەڵک لەبارەمانەوە ئەکات چونکە ڕەنگە زۆر کات قسەی خەڵک هێندە کاریگەری لەسەر ئێمە دروست کرد بێت وامان لێات بێت لەبەر قسەی خەڵک بۆ نمونە ژیانی خۆمان تێک بین ژیانی خۆمان بەرە ئەو ئاقارە بەرین کە خەڵک چۆن بەلایەوە باشە ئێمە ئاوا بۆ نمونە بەو شێوازەیە بڕین کەواتە چۆن چ ڕێگایەکەیە ئێمە بتوانین بەسەر قسە و قسەڵۆکی خەڵک ئازاڵ بین چی بکەین؟ طبعاً بەرزکردنەوەی ئاستی وشیاری ئێمە وا دەکا کە ئێمە بەسەر ئەو قسە و قسەڵۆکانەدا زاڵ بین ئینسان تا ئاستی وشیاری بەرز دەبێتەوە ئەوەندە دوورتر دەکەوێتەوە لە عەقڵیەتی دواکەوت و پاشکەوت و ئەوەندەش گاڵتەی بە ڕەخنە و قسەی خەڵک و ئەوەندە تەبان ڕاستی بەڕاستی چ شتێک گوامان لێ دەکا کە قسەی خەڵک لەسەرمان ئازاری هەبێ ئەوەیە کە ئاستی وشاریمان نزمە کە قسەکە ئازاری هەیە لەسەر دڵمان یعنی بەرزکردنەوەی ئاستی وشاریمان خوێندنەوەمان تێگەیشتنمان
تێفکرینمان لەسەر شتەکان لە ڕووداوەکان وامان لێ دەکات مرۆڤەکانمان لەلا بچووک دەبێتەوە ئەوەی کە ئەو تەسەڕوفە دەکەم مەستم تەسەڕوفاتیان لەلای ئێمە بچووک دەبێتەوە و هەتا ئێمە لە ئاستێکی نزمتر بمێنینەوە قسەی خەڵک زیاتر تەسیرمان تێدەکات ئەوە یاسایەکی زۆر گەورەیە کە ئینسان لێ بچێتە ژێر چەتری ئەمڕۆ یاسایەوە زۆر ئاگای لەوە بێ چونکە ئەوانە بە قسەی خەڵک تێک دەچن شتێکی دیکەش ئەوەیە کە ئەمن بۆچی بە قسەی خەڵک تێک دەچم چونکە گرەیەکی دەرونیم هەیە جار هەیە من ئاستی وشاری خۆم بەرز کردوتەوە بەڵام مەسەر معریفەتی زۆرم پێەیە علمەکی زۆرم پێ لەسەر بابەتی زۆر گەورە لەسەر چەمکی زۆر گەورە بەڵام علمم لەسەر گرێ دەرونیەکانی خۆم پێ نییە من گرەیەکم هەیە بۆ نمونە کەسێک دەڵێ من گرەیەکم هەیە کە بە قسەی خەڵک تووڕە دەبم یەکێکی دیکە دەڵێ من گرەیەکم هەیە کە بوختانم پێ دەکەن زۆر دەترسم بۆ دروست دەبێت یەکێکی تر دەڵێ ئەگەر جنێوم پێدەدەن هەز بە کەمبوونەوەی خۆم دەکەم هەز بۆ دەکەم من غەڵەتم چکە ئاگادار بە ئینسان کاتێک لە کۆمنتەکان و لە قسەکان و لە کۆمنتی سوۆشیال میدیا بێ یان کۆمنتی دەرەکی و دەرەوە بێ هەریەک لەو کۆمنتانەکە دەی هاوی ئەو کەسەی بەرامبەر ڕەنگە نەخۆشێکی دەرونی گەورەی هەبێ واوەیلا کە تۆ دەچی ئەو قسە دەکەی دەیخێنا و برینی ئەو یاخود ڕەنگە ئەو کەسە کێشەیەکی دیکەی هەبێ کێشەیەکی فکری هەبێ ئاڵۆزبوونی هەبێ مشکلەیەکی هەبێ ئەوەی کە تۆ ڕەخنەی لێ دەگری ئەوە سزای ئەوەی کە ڕەخنەکە دەگرێت زۆر ینی ناتەوا و نەقستان و ینی کەم معلومات و کەم ئەخلاقیە ئەو شتا بەڵام ئەو کەسەی کە ڕەخنەی لێ دەگرێت ئەوە لەوانەیە ئینسانێکی وابێ بەرەو ئەمە دێ بگەڕینەوە بۆ خۆمان کە بۆچی قسەیەک تاسیرمان تێدەکا چونکە هەر قسەیەک لە ژیانی ئینساندا تەسیر لە ئینسان دەکا سەر بەگرەیەکی گەورەی دەرونیە سەر بە عقدەیەکی گەورەی دەرونی ئێمەیە بۆی ئێمە بە شتەکان تێک دەچین بۆی ئێمە ناڕەحەت دەبین چونکە دەڕواتە ناو بیر و باوەڕێکی ئێمە کە ئەمە باوەڕێکمان هەیە لەبارەی ئەو قسە کە ئەو قسە ئەو شتەمان بۆ دێنێت کاتێمە دەی باوەڕەکانمان ڕاستکەینەوە باوەڕەکان خودین دەرونین دەبێت تیان بفکرین هەر شتێک عەزێتت دەدا گرەیەکی گەورەی دەرونیە وەرە عیلاجیکە دەست خۆش بە خاتو کوردستان ڕەسوڵ پەروەردەکاری خۆت زۆر سپاس بە وتەکانە دیجا من دوایی نیەم تەوەرە بە چەند بابەتێک کۆتایی پێێنم ئەڵێ قسەی خەڵک وەکو بەردوایە ئەگەر هەڵی بگریت پشت تەشکێنێت بەڵام ئەگەر خستە ژێر دلۆڕی پەرژینێک بێ بۆ بینەرەکانمان خستە ژێر پێیەکانتەوە باڵات بەرزترە کاتەوە یعنی یەکێکی تر لەواڵێ خەڵک قسەی خەڵک هێندەی تیژە تیکە تیژە بەڵام بیرت بێت تیریش لە شوێنی بەنرخ و بەقوتە درێ ئەتا هەموو قسەگەر کەسێک زۆر قوت بێ تیرانە تیرە تیژانش کاری لێ ناکەن و بەرد ئاسایە لەبەرەوە هیواداری هیچ کات قسەی خەڵک هۆکار نەبێ بۆی کە ترسێک لە ناخ و دڵ و دەرونی ئەمەدا دروست بکات و مرۆڤ ئەڵێ خوددا مرۆڤی بە ڕێکیش دروست کردووە ئەگەر ڕەخنە لە سێبەرەکەی بژیرێ خوارە هیچ لە مەسەلەکە ناگووە سێبەر خوارێت بەپێی خۆریش خوارە بێتەوە بەرەوە هەمیشە دەبێت ئەمە ئەو زاڵبوونەمان بەسەر ئەو ترسەیە هەبێت یا کە قسەی خەڵک کارمان تێنەکات زۆر ڕاستە ژیانی خۆمان بکەین ڕاستە دەستخۆشی بۆ خاتو کوردستانیش کە زۆر بەباشی بابەتەکەی بۆ ئێمە بۆ بینە لە خۆشەویستەکانیشمان ڕوون کردەوە